ماوەی 10 ساڵە سیاسەتی برسیکردن بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت لە ماوەی ڕابردوودا فشارە نێودەوڵەتی هاوکات ئەقلیمیەکانیش لەسەر حکوومەتی عێراق زیاتر بووە مەکاریگەری کردوتە سەرەوەی کە حکوومەتی عێراق پابەند نەبێت بەو ڕێکەوتنانەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی، بەڵام لە ئەنجامی هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا پرسی موچە تا ئێستا چارەسەر بکرێتەوە. مە هاوڵاتیانی دڵخۆش کردووە وردەکاری زیاتر سەبارەت بە هەوڵەکانی سەرۆکوەزیران و هاوکات ئەو لایەنە گرنگانەی کە ڕێکەوتنی نێوان سەرۆکوەزیرانی هەرێم و حکوومەتی عێراق هەیەی. لەگەڵ میوانەکەم زیاتر باسەکەم بەڕێز ڕێباز حەمڵان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لەگەڵمە. بەڕێز ڕێباز زۆر بەخێر بێن. لە ئەنجامی هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕای ئەو فشارانە لە ڕێگەی دیپلۆماسیەوە توانرا کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. بۆ چیم ڕێکەوتنە زووتر جێبەجێ نەدەکرا؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێز. من پیرۆزبایی جژنی ڕەمەزانی پیرۆز لە خەڵکی کوردستان و موچەخۆرانەکەم بە تایبەت کە سپاسی شانەکەین بۆ خۆڕاگریایی کە نواندیان بە سپاس بەخوا دوای سەبرێکی زۆر و ئەو هەوڵە جددی و گرنگانی کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کردی موچەی دوو موچە بەسەر یەکەوە دابەش کرا. طبعاً من چەندین جاریکەش لەم کەناڵە بەڕێزەی جەنابتان و لە چەندین کەناڵی کە باسیەوەم کردووە کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان شەو ڕۆژی خستۆتە سەریەک بێماندووبوون زۆر خۆڕاگرانە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستانەکە جگە لە موچە لە کەرامەت و لە مافی دەستوری هەرێمی کوردستانەکە. چونکە یعنی ئێمە بێ ئەوە بزانین کە ململانیەکان یاخود کێشەکانی ئێمە لەگەڵ بەغداد تەنها مەسەلە موچە نییە. ئێمە لەسەر مەلەفی نەوتە، لەسەر مەلەفی ناوچە جێناکۆکانە، هەروە لەسەر مەلەفی پێشمەرگەیە و هەروە لەسەر مەلەفی بودجەیە. ئێمە خەڵک مەسەلەی بودجە بچووکە کاتەوە تەنها لە موچە بەشێکە لە بودجە. بۆیە ئەو هەوڵانی کە دراوە تەنها لەسەر مەسەلەی موچە نییە بەڵکو لەسەر کۆی پرۆسەکەیە. بابەتێکی کە ئەوەیە بەڕاستی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان زۆر ماندوونە ناسانە پش و درێژ بووە بۆ ئەوەی کە ئەو هەدەفەی کە هەیەی مەسەلەی دابینکردنی مافەکانی خەڵکی کوردستانە کە لە هەمیان گرنگتر مەسەلەی موچەیە پێداگیری کرد تا سپاس بەخوای گەورەی نەتیجەی هەبوو. کە کێشە بۆ ناردنی موچە دروست بکەن لە ڕێگەی جیاوازەوە هەوڵی دەدەن. شتێک هەیە بێ خەڵکی کوردستان و موچەخۆران بەرچاویان ڕوون بێ لە هەموو دنیا لە مەسەلەی پرۆتۆکۆل حکوومەت بۆ حکوومەت تەعاملەکە. مەسەلەی دانوستاندن لەگەڵ بەغداد مؤسساتە شەرعی و قانونیەکانی هەرێمی کوردستان ئیشی ئەوانە. سەرۆکایەتی هەرێمی کوردستانە، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە، ئەو بابەتانی پەیوەندی بە دەستگای تەشریعی و ئیشی پەرلەمانە. ئەم بابەتە بابەتێکی تەنفیزیە پەیوەندی بە موچە و وەزارەتەوەی معنایەوە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو بابەتە 100% کاری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە. ئەوەی کە جێی داخە ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەوە بزانن کە ئەوان نوێنەریان لە قیمەی دەسەڵاتی هەرێمی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەناو ئەنجومەنی وەزیران لەناو وەزارەتە گرنگەکان ئەبێت باوەڕ و سیقەی تەواویان بە نوێنەرەکانی خۆیان هەبێت لە حکوومەت نەک لە حیزبەوە لە سەرکردەکانیانەوە لە سەرۆکی حیزبەکانەوە تەداخلی ئەم بابەتە بکرێت. چونکە یەکەم لی نازانن ئیشی ئەوان نییە، ئەوانیشیان سیاسەتە. دووەمینیشی ئەم بابەتە وردەکارەکەی دراوە بە کۆمەڵێک لیژنە کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پێکوێناوە لەناو ئەو لیژنانە لەناو ئەو وەفدانە نوێنەری هەموو حیزبەکانی تایە. وەکو لەبەر چاوی هەموو خەڵکی کوردستانە ئەو وەفدانەی کاچێ بۆ بەغداد نوێنەری هەموو ئەو پارتە سیاسیانی کە لەناو حکوومەتە بەشدارن نوێنەری هەمویانی تایە ئەگەیان لە وردەکارەکەی ئەوە ئیشی ئەوانە. لەبەرەوە ئەم هەوڵای کە درا بۆ ئەوەی موچەی دوو موچە بە یەک کابدرێ من چەندین جاری کەش باسم کردووە هەوڵی 100% جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بووە کە شەو ڕۆژ لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی لەسەر خەت بووە لەگەڵ لایەنە دەسەڵاتەکانی دەرەوەش لەسەر خەت بووە لەگەڵ UN لەسەر خەت بووە لەگەڵ ئەمریکەکان لەسەر خەت بووە لەگەڵ لایەنە باڵادەستەکانی شیعە لەناو بەغداد لەسەر خەت بووە هەتا ئەم نەتیجایی بەدەستێنا و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەمەندە کەسایەتێکی متەواضعە ئەو شەوە کە ئیعلانی کرد بۆ مەسەلەی موچە نەیوت هەوڵی من بۆ وتی سپاسی هەردوو لیژنەی ئامادەکاری ئەم ئیشاکەم کە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان باسی خۆی نەکرد. بەڵام بەڕاستی نازانم ئێستا لەو کاتانی کە ئێمە تووشی زەختێکی گەورەی سیاسی ئابووری ئەمنیە بین کەس نایەت بەرگریکە لەو کاتانەشی کە تووشیەوە بین
دڵخۆشی بۆ خەڵکی کوردستان بێ ماشەڵڵا صاحبی زۆر باشە بەرز ڕێباز ئێوە وردەکاری زیاتری بابەتەکە دەزانن بەڵام هەندێک ئەیانەوەی خەڵک بە هیوا بکەن بۆی کەم ڕێککەوتنانە کاتیەکە کراوە ئەم یەک دوو موچەیەدا بەش دەکرێت وتر عراق پابەندی و ڕێککەوتنانە نابێت ئەکرێت بڵێن ئیترەمە چارەسەری بە یەکجارێکی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات ئەزانی خاتون ئێمە مێژووکی دوور و درێژمان لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە هەیە لەگەڵ هەموو حکوومەتە جیاوازەکانی کە گۆڕاوە لە بەغداد بە درێژایی هەموو ئەم چەند ساڵە بەڕاستی ئەوە دەرکەوتۆ کە بەداخەوە حکوومەتی عێراق حکوومەتێک لە دوایەکەکان ئیلتیزامی تەواوەتیان نەکردو بە مەسەلەی موچەوە بە مەسبەی بودجەوە بە مەسەلەی زۆر ڕێکەوتنی کەش لەسەر مەسەلەی شنگال لەسەر کەرکووک لەسەر مادەی 140 بۆیە تەجروبەیەکی ناخۆشمان هەیە لەو بابەتە بەڵام ئەوەی جێ ئەم ئومێدە لە هەرێمی کوردستان ئێمە پشتیوان بەخوای گەورە قایمە پشتمان بە خۆڕاگری میلەتەکەمان قایمە و لە هەمووشی گرنگتر بەڕاستی جەنابی سەرۆک بارزانی یەکێکە لەو کەسایەتێ گەورە نێودەوڵەتیانی کە اعتیبارێکی گەورەی ناوچەی و نێودەوڵەتی هەیە بۆیە بەڕاستی تا جەنابی سەرۆک بارزانی هەبێ و جەنابی سەرۆکی حکوومەت و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ئەمانە پێداگری گرنگ و گەورەکەن لە مافەکانمان ئەگەر لە دوای ئەمەژ ئیلتیزام نەکەن حکوومەتی عێراقی من دڵنیایی ئەوە بە خەڵکی کوردستانەکەم کە ئەم زاتانە و حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری زۆر زیاترەکە لەمەی ئێستا و ئەوەش مافی خۆمانە ئێمە لە مەسەلەی دەستور و لە مەسەلەی بودجە کە لە عێراق پەسەند کراوە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە لەوە زیاترمان داوا نەکردووە بۆیە من پێم وایە ئەم جارە قۆناغەکە چۆتە قۆناغێکی کە و بەڕێز محەممەد شیع سوودانی سەردانی ئەمریکا دەکا و لەوێش ئەم بابەتانی لەگەڵ باس دەکرێت مەسەلەی بودجێ مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتە مەسەلەی مافە دەستورەکانی هەرێمی کوردستانە خەڵکی کوردستانە بێت ئەوەی بیر نەچێت سەردانی ئەم جاری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بۆ ئەمریکا سەردانێکی ئاسایی نەبووە لەسەر و پرۆتۆکۆلەوە بووە و پێش سەردانەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بووە و زۆر بابەتی گرنگ و استراتیجی بۆ هەرێمی کوردستان یەکلا کراوەتەوە کاوا وردە نەتیجەکانی دێتە بەردەم زۆر باشە لەسەر موچە بە وردی قسە بکەین موچەی مانگی دوو سێدا بەشەکرێت بڕیارە دوای جەژنیش لیستی موچەی مانگی 4 بنێردرێت موچە دوای مانگی 4 دەدرێت بەتاکید ئێمە ڕێکەوتنی نوێ بەم شێوەیە تەمانمە دوو ڕێکەوتمان هەبوو پێشتر جەنابی سەرۆکوەزیرانی ئیمزای کردووە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی لەسەر مەلەفی نەوت و لەسەر مەلەفی بودجە و بودجەکە بۆ ماوەی 3 ساڵە 2023 24 25 کە پەسەند کراوە لە پەرلەمان ئەوەی ئێستا چیە لە دوای قەرارەتەکانی محکەمەی فیدراڵی ئەم گۆڕانکایانە هاتە پێشەوە ڕێکەوتنی ئێستامان چییە ڕێکەوتنی ئێستا ئەوەیە کە یەکەم بەوەی قەراری محکەمەی فیدراڵیەوە ئێستا ئەوە نەتیجەکەی دەرکەوت کە مەسەل لە موچەی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی دەرهێنرا ئەوە دەستکەوتێکی زۆر گرنگە دووەم ئێمە ئەوان پێداگریانە کرد کە هەرە بێت بۆ مانگی سێ تەوتین بکرێت ئێمە نەمانوتە تەوتین نەکرێت بەڵام تەوتین و یاخود بڵین مەسلەی بە دیجیتالکردنی موچەی موچەخۆران پێویستی بەکاتە چەند مانگێکی پێویستە خۆی ئەو بەرنامەی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دایناوە لە هەژماری من لەو بانقانە بۆ تا کۆتایی ئەم ساڵ تەواوی موچەخۆران بکرێت بۆ بزانیاری جەنابتان ئێستا نزیکەی 400,000 کەس هەژماری منی تەواو کردووە نزیکەی 200,000 کەس کارتەکەی وەرگرتوێتەوە یعنی ئێمە بەردەوامین بەبێ ئەوەی ئەوان باسیکەن بابەتێکی کە بۆتە نقطە لە بینی هەردوولا مەسەلەی ئەوەیە کە لە بانقە ئەلکترۆنیەکان لە بانقە ئەهلیەکان ئەم بابەتە بکرێ یاخود لە بانقە فیدراڵیەکان یعنی من بابەتێکەیە خاتونە بێ سەرنجی بینەرانی بێ ڕاکێشم ئێمە خەڵکێ لە کوردستان ئەمەندە دژی وڵاتەکەی خۆیەتی و دژی میلەتەکەی خۆیەتی خەڵکانێکن لە بەغداد کە لە دەوڵەتی دراوسێەوە نزیکن و یاخود یەکێکن لە سەردکردە گەورەکانی شیعاوێکێکی وەکو بەڕێز هادی عامری زۆر بەسپاسەوە کە باسی ئەوە کە ئەڵێ بانقە ئەهلیەکان لە تەوتینی ڕەواتبی عێراقا بەشدارن لە ناوەڕاست و باشووری عێراق یعنی چی نابێت لە هەرێمی کوردستان بانقە ئەهلیەکان ئەم ئیشە بکەن لە کاتێکا بانقە ئەهلیەکان ڕێگە پێدرا و مۆڵەتیان پێدراوە لەلایەن بانقی مرکزی عێراقیوانێ یعنی وەرە کابرایەک سەرکردەیەکی گەورەی شیعی بێت ئەم قسەیە بکە بەڵام بەداخەوە بەشێکی گەورە لە سەرکردە و لایەنەکانی خۆمان بە عەکسی ئەمەوە قسەکەن دژی هەرێمی کوردستان ئەو باشتر قسەی کردووە لەبەرەوە ئەم بابەتەش لەگەڵ بەغدا باس کراوە کە ئێوە لە 43 بانق تەوتینی ڕەواتبتانەکەن لە زمانی ئەو 43 بانقی ئەهلیتەیە لە زمانی ئەو بانقە ئەهلیانەش ئەو 5 بانقی تایە کە لە هەرێمی کوردستانەکرێ بابەتێکی کە ئەوەیە لەسەر هەژماری من لە دوای جەژن
TBI عراقي بانكي TBI كبانكي أهلي حكومي عراقية يتناو أم بروسي هجماري منوا وإما درجة كراوتوانية بهمو أو بانك أهلياني كأو مرجاني حكومة يريمي كردستان وبانكي مركزي بيجلتوا درجة لكز دار نخراوة بداخل هندق لياني أم لاولا وتبيجي هندق حزب هاتو لسه تلفزيون عليه شون أبيت تو بخلق بلي برو بفلانك بانك أم حسابه بكرو نخير درجة كراوتو يك دنيا أوبشنات كراوة لبانك كان خلق حر لكوي كاتو باشا أنا حمود بلا رضا برني خلق زور باشا برز رباسر لسر بروجي هجماري من لسالي 1967 ولا بريطانيا یەکەم جار سیستمی ATM بەکار هاتووە ئێستا زۆربەی یعنی بڵین تەواوەتی وڵاتانی پێشکەوتوی دنیا ئەم سیستمە بەکار دێنن ئایا ئەمە تەنیا سیستمێکە بۆ بەدابەشکردنی یا موچە یا سیاسەتێکی گرنگی ئابووریە کەرێمی کوردستان ئەوێت هاوشانی وڵاتانی پێشکەوتوی جیهان پێڕەوی بکات بۆ بەرچاوڕوونی جەناب و هەموو خەڵکی کوردستان ئەم بابەتی هەژماری من کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ئەم حکوومەتە ڕایگەیاندووە ئەم بابەتە یەکەم جارێ ئەوە قەراری حکوومەتی هەرێمی کوردستانە لەناو ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدراوە وەزارەتی دارایی و ئابووری و ئەنجومەنی وەزیران و نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران سەرپەرشتیەکە و کەس نەبووە دژی ئەم بابەتە بێ ئێستا ئەم هەموو خەڵکە بە نەوعیکە قساکە ئەم بابەتە تەنها بۆ موچە نییە ئەمە سیستەمێکی دیجیتاڵی پێشکەوتوی بانقیە 19 خزمەتگوزاری بۆ ئەو کەسێک کە هەژماری منە بۆ فەراهەمەکات و سیستەمێکی نێودەوڵەتیە و ئەم بابەتە کە زۆر گرنگە ئەوەیە کە کار ئاسانی بۆ ئەو کەساکە کە هەژماری منی هەیە کە بتوانێت ئاسانکاری بۆ قەرزی بانک وەرگێ لەوانەش گرنگترەوەیە خاڵێکی کە چەندین جار لەم لاولۆلای بیستم ئەڵێن لەوانەیە ئەم بانقانە ڕۆژێک لە ڕۆژان ئیفلاسکە و خەڵک پارەکەی بڕوە ئەست وەساسی نییە چونکە هەموو ئەو بانقانە لە بانقی مرکزی عێراقی لە بینی 250 بۆ 400 میلیار خیتاب زمانیان داناوە ئەو پارەیە کاشە لای بانقی مرکزی جایا بە مڵکە یا بە پارەیە ئەمە چییە؟ ئەمە هەر کاتێک خەلەلێک لەو بانقانە ڕووبە هەر کەسێک زەرەر کات چ زەرەر تعویزەکەی لە بانقی مرکزی وەرەگرێتەوە ئەمە ئەست وەساسینێ بابەتێکی کەژەوەیە ئەم هەژماری منە غەیری شەخسەکە خۆی تەنانەت کوڕەکەشی و براکەشی و کەسوگارەکەشی ناتوانن دەستکاری و هەژماری منەکەن پارەی لە دەرکەن یاخود حسابات دەستەداخل کرد ئەوە بەس ئەو کەساتوانێت کە پاسوەردی خۆی لایەتی بۆ ئەم شتانە بە لاڕێدا نەبرێ ئەوە بابەتێکی زۆر پێشکەوتووە و یەکێکە لە دەستکەوتە استراتیجی و گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بیدایەتی کابینەی نۆ کە باسی ئەوە کراوە بە سیستەمی بانقی و بە دیجیتالکردنی سیستەمی بانقی و هەموو لایەنەکانیش ڕازی بوون بۆ بابەت ئێستا شتێکی کاڵەن ئەو بابەتی زۆر باشە بەگشتی کۆیان بابەتانە ئێستا جموجۆڵێکی خستێتەوە بازاڕەکان لە ڕووی ئابووریشەوە کاریگەری بێگومان لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەم پیلانانە هەموو جارێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکوەزیریان لە ڕێگەی دیپلۆماسیەوە پوچەڵی دەکاتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوانگەی نێودوڵەتی بەرامبەر بەم هەوڵانە چۆن دەبینێت من دڵنیای هەموو خەڵکی کوردستانەکەم کە ئەبێت ئەوە بزانن تەکی دەکەمەوە کە لایانی پەیوەندیدار بە مفاوەزات لەگەڵ بەغداد لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ هەموو ئەو فڕانسە نێودەوڵەتانی کەیکرێ لایانی پەیوەندیدار مؤسساتە شەرعی و قانونەکانی هەرێمی کوردستانە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نوێنەرایەتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانەکە هەز لایەنێکی کە بچێ مفاوەزات کە ئیشێ بکە یاخود سەردانێکی نێودەوڵەتیەکە تەنها تعبیر لە ڕای خۆیان و حیزبەکەی خۆیانەکە تعبیر لە هەرێمی کوردستان ناکە ئەمە بابەتێکی پرۆتۆکۆلیە بۆیە ئەو هەوڵانی جەنابی سەرۆکوەزیرانی کات لایەنە نێودەوڵەتەکانەوە لایەنە زلهێزەکانی دنیا ناوچەکە و لە عێراقیش اعتیبارێکی گەورەی بۆ کراوە و ئەشزانن کە جەنابی سەرۆکوەزیران زیاتری داوا نەکردووە لە مافە دەستوریەکان و مافەکانی تری هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوەتانە بازاڕەکان بژاوەتەوانێ بەو هەوڵانی کە جەنابی سەرۆکوەزیران کردوێتی و دڵنیای خەڵکی کوردستانی ژەکەین کە ئەم هەوڵانە بەردەوامە بێت بۆ بەدەستهێنانی تەواوی مافەکانمان چونکە ئەو پەیامەی جەنابی سەرۆکوەزیران وازەحە کە ئێمە پێداگری لە هیچ مافێکی خەڵکی کوردستان ناکەین تەنها موچە نییە هەموو مافەکانی تری خەڵکی کوردستان لە چوارچەوەی دەستور و لە چوارچەوەی ئەو بابەتی کە پێڵێن عێراقێکی فیدراڵیە ئێمە هەرێمێکی دەستوری فیدراڵین سەر بە عێراقین لەوێ زیاترمان داوا نەکردووە ئەم ڕێکەوتنی ئەم جارش وەکو باسم کرد لە مەسەلەی هەژماری من لێک نزیکبوونەوەیکی زۆر باشەیە لە دوای جەژن دەرەنجامەکەی دەرەکەوێت لەسەر مەسەلەی ئینفاقی فعلیە دەرهێنراوە لەسەر مەسەلەی ئەوەیە کە موچە بەردەوام ئەبێت ئەوەی کە بە هەژماری منی تەواو کردبێ بەوە وەریەگرێ ئەوەی هەژماری منی تەواو نەکردبێت جارێ بە کاش وەرەگرێ هەتا تەواو ئەبێ ڕێکەوتنەکە وا کراوە کە موچە تێکەڵ بە بابەتی سیاسی و بابەتی کە نەکرێ لە هەمووی گرنگترەوەیە لەم قەراری ئێستای کە
ئەم ڕێکەوتنی ئێستا کە هەیە موچەت پەیوەست نەکراوە بە مەسەلەی نەوتەوە چونکە جاران یانەوە بێ نەوت بنێرن نەوت ئەوان خۆیان ڕایانگرتووە نزیکەی بەم ڕاگرتنە لە ماوەی ئەم ساڵەیە 11 میلیارد دلار زیاتر زەرەر بەر عێراق و هەرێمی کوردستان کەوتووە بۆیە ئەبێ خەڵکی کوردستانیش بەوە دڵخۆش بێت کە بۆ لەمە دووە هەوڵەکانی جەنابی سەرۆکوەزیران بۆ ئەوەیە کە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە تەمعاً فرۆشتنەکەی لە ڕێی سۆمەوە ئێمە بەوەش ڕازین بەزمویمەوەیە کە ئەو داهاتە بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان و تەمعاً ئەگەر هەناردەکردنی نەوت دەست پێ بکاتەوە بابەتێکی زۆر گرنگەیە جگە لە موچە بازارە بوژێتەوە چونکە خەڵکیی زۆر لەو شەریکاتی نەوتانە ئیشەکات کە لە ناو هەرێمی کوردستان نەوت دەرێنن لە ناو هەرێمی کوردستان کاریان ئەوەیە کە نەوت هەناردەی دەرەوەکرێ زۆربەی ئوتێل و زۆربەی ئەو شوێنە گشتیانی کە لە هەرێمی کوردستان جاران جمەیە هات و قەرەباڵق بوو لەبەری خەڵکیی زۆر لە دەرەوە هاتن لە هەرێمی کوردستان ئیقامیان هەبوو لەو شەریکاتانە ئیشانە باشە ئەم ڕێکەوتنەکە هەمواری بوجە شەگرێتەوە جگە لەوەی کەوتان چارەسەر ئینفاقی فعلی ئێمە تەمان لە بیدایەتەوە باسی ئەومان کردبوو کە اتفاقێکی وا هەبوو کە بودجە لە ببرێتەوە پەرلەمان تعدیل بکرێ بۆی کە ئێمە لە ئینفاقی فعلی دەربێنرێ دوا کەوت دەبەری سەرۆکی پەرلەمان نەماوە بۆیە تا ئێستا هەر سەرۆکی پەرلەمانیان دانەناو مشکلی خۆیان هەبووە بەڵام ئەم قەراری مەحکەمەی فیدراڵی نەتیجەکانی وازەحە چونکە قەرارەکەی کە وا دەری کردووە ئەبێت ئەو دەستەی ئەو بابەتی پێویست نەکرد کە ئێستا بچێتەوە ناو مەسەلەی بچێتەوە پەرلەمان طبعا ئەوان تعدیلی بودجەکە هەرەکەن بەڵام ئێمە طبعا پێداگرین لەسەروی کە لە ئینفاقی فعلی بەڵام ئەمە ئێستا دەرەنجامەکەی کە لە ئینفاقی فعلی دەرهات باشە بابەتی دادگای فدراڵیتان باس کرد هەندێک لایەنە پرسی موچەدا بابەتی سازشکردن و خۆ بەدەستەوەدانیان بۆ بەغدا کردبووە یەکێک لەو کەرستانی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری بێنن خۆ بەدەستەوە نەدان و پێداگریەکانی هەرێمی کوردستان تا چەندە سەنگی هەرێمی کوردستان قورستر دەکات لە بەرامبەر عراق و وڵاتانی دیکەش کە چاویانە لە باربردنی قوارە هەرێمی کوردستان ئەبێت هەموو لایەنەکانەوە بزانن ئەبێ خەڵکی کوردستان بزانێ ئەو تەقدیر و حرمەتەی ئێمە کە هەمانە هیبوونمانەوەکو هەرێمی کوردستان هیبوونمانەوەکو هەرێمی کوردستان کاتێک کە تۆ وەکو هەرێمێکی کوردستان خاوەنی ئەو پێگەی خۆت بووی ئەو حرمەتەی خۆت بووی ئەو کەرامەتەی خۆت بووی هەموو لایەکی کەش لە دنیا احترامێکی ترێ لێگرێ بۆیە ئەو لایەنانەی کە وا دەزانن کە ئێستا دوو مجاملەی بەغدا بکەن و ئەم هەرێمە نەمێنێ ئەوان ڕێزیان لێگیرێ بە عکسەوە هەر زۆر بە چاوێکی کە سەیرانەکەن بۆیە ئەبێت خەڵکی کوردستان لەوە دڵنیا بێت کە ئێمە نەک سازشمان نەکردووە و تەعەداشمان نەکردووە ئێمە هەرێمێکین حکوومەتەکەمان بڕیاری ئێمە وایە کە ئێمە ئیلتیزامەکەین بە دەستور ئیلتیزامەکەین بە مافەکانی خۆمان لە مافی خۆمان سازش ناکەین بەڵام تەعەدا لە مافی کەسیش ناکەین و پێداگیریەکانی سەرۆکوەزیران هەرێمی کوردستان تەنها بۆ هەرێمی کوردستان نێ بۆ عێراقیش چونکە سەقامگیری و ئارامی و ئەو خۆشگوزارانی ئەگەر لە هەرێمی کوردستان هەبێ ڕەنایەتەوە بۆ هەموو ناوچەکانی تری عێراق هەموو لایەکیش دڵنیاکەین ئەگەر عێراق ئەگەر ناوچەکانی کەوا تێبگەن ناسەقامگیری و نائارامی لە هەرێمی کوردستان هەبێ بە دڵنیاییەوە ئەوە تەسیری بێت لەسەر عێراق و لەسەر باشوور و ناوەڕاستی عێراق و بە تایبەتیش لەسەر بەغدا چونکە ئەبێت بزانن کە سەقامگیری هەرێمی کوردستان سەقامگیریە بۆ هەموو عێراق بۆیە ئێمە سازش ناکەین و بە دڵنیایی و پێداگریەکەین بە بەدەستهێنانی هەموو ئەو مافانی کە بەدەستمان نەهێناوە بەڵام احترامی دەستور و مافەکانی خەڵکی تری عێراقی ژەگرین زۆر باشە بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان زۆر سپاس لێرە لەگەڵمان بووی سپاس